لە بەردەوامی هەماهەنگیەکانیان لەگەڵ ئەمریکایە کاتەوە. ترامپ بەڵێت زیانی زۆریان بە توانە سەربازیەکانی ئێران گەیاندوو، ئێستاش دەرفەتێکیان بۆ ڕەخساوە بۆ ڕێکەوتن. ڕەخنەی تۆنگیش لە پەیمانی ناتۆ ئەگرێت. سەرچاوەیەکی باڵای ئێران ئەڵێت وەڵامی پێشنیازەکانی ئەمریکایان یاوەتەوە. وەزیری دەرەوەی ئەو وڵاتەش مەرجەکانیان بۆ کۆتایی هێنان بە شەڕ ئاشکراکات. نەتەوە یەکگرتووەکان هۆشداریە داد لە هێرشکردنە سەر ناوچەکانی نزیکی دامەزراوە تۆمیەکانی ئێران و ئیسرائیل و ئەڵێت کارەساتی لێکەوێتەوە. گەژناسی هەرێم ئەڵێت بەهۆی بارانی بەخۆڕ پێشبینی بەزبوونەوەی ئاستی ئاوەکرێت. شارەوانی سلێمانیش ئامادەکاری تەواوی بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر حاڵەتێکی نەخوازراو کردووە. ستۆدیۆی هەرد لەگەڵ خاوەن قەرەداغی. جارێکی تر سڵاوتان لێبێت. مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبووەوە و دوایین پەرەسەندنەکانی ناوچەکە تاوتوێکرا. بەسەرپەرشتی بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان، مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبووەوە و بە وردی ڕەوشی سیاسی هەرێمی کوردستان و عێراق تاوتوێکرا. تەوەرێکی تری کۆبوونەوەکە تەرخان کرا بۆ گفتوگۆکردن دەربارەی دوایین پەرەسەندنە سەربازی و سیاسیەکانی ناوچەکە و ئەو جەنگەی کە بە ڕۆکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتووە لەگەڵ هەڵسەنگاندنی کاریگەریەکانی ئەو ڕووداوانە لەسەر ناوخۆی هەرێم و عێراق. هەر لەو چوارچێوەیە سەرۆک بافڵ بەرچاوڕۆنی پێویست و زانیاری وردی لەسەر دوایین پێشات و ئەگەرەکان پێشکەش بە هەواڵانی مەکتەبی سیاسی کرد بە مەبەستی یەکخستنی هەڵوێستەکان و ئامادەکاری بۆ هەر گۆڕانکاریەکی سیاسی لە ناوچەکەیە. وەزارەتی بەرگری عێراق لە ڕاگەیاندراوێک کاڵێت درۆنێک لە سنووری فیلقەی 15 فەرماندەیی ئۆپراسیۆنەکانی کەرکووک خراوەتە خوارەوە. میدیای ئێرانی شەڵێت ئەمڕۆ شارەکانی کرماشان و بەندەرعەباس و مەشهەد و شاری بابولسەر لە باکووری ئێران و شاری نیشابور لە پارێزگای خوراسان بردومەنکراون. ئاژانسەکانی هەواڵێکیان بڵاو کردوەوەڵێن هەر ئەمڕۆ ئێران دەموچەکی ئاراستەی باکووری ئیسرائیل کردووە بەهۆیەوە 3 کەس بریندار بوون کە برینی یەکێکیان سەختە. ڕاستە خۆشمە تارانی پایتەختی ئێران سامان سلێمانی پەیامنێری کورسات نیوزم لەوێەوە لەگەڵای سامان هیوادارم زۆر باش بیت. باسی ئەمڕۆی تارانمان بۆ بکە و ئەوترێ کە ئێستا دەنگی تەقینەوەی بەهێز لە تارانە بیسترێت. دواتر میدیاکانی ئێران چۆن باسی ئەم گفتوگۆیی نێوان ئێران و ئەمریکاکەن لە ڕێی پاکستانەوە ئەگەنە نەتیجە یان ئەم جەنگە بەردەوامە بێت. خاوەن سڵاوت لێبێ خوشحاڵم کە دوای ماوەیەک لەبەر نبوونی هێڵەکانی ئینتەرنێت بەڕاستی دووبارە قساکەینەوە پێکەوە چونە ماوە لە ئێران هێڵەکانیان زۆر سنووردارتر کردبوو لەبەر بارودۆخە ئەمنیەکە. بەڵام لەسەر ڕووداوەکانی ئێستا گەر قسە بکەینەوە تقریباً کەمتر لە نیم سەعات پێش ئێستا دەنگی چەند تەقینەوەیەکی زۆر بەهێز تقریباً نەتوانم بڵێم لە هەموو تاران بیسترا، بەڵام لە ناوچەکانی باشوور ڕۆژهەڵات و ڕۆژاوای شارەکە دەنگەکە زۆر بەهێزتر بوو. هێشتا دەرنەکەوتەوە بەڕاستی پێوە بە چ شێوەیە کراوەتە ئامانج، بەڵام ئەوەی لە ئەوە 4 هەفتەمان خەریکە 4 هەفتە تەواوەکەین لە هەفتەی ڕابردووە تۆزێک ئەتوانم بڵێم گۆڕانکاریە کە دروست بۆ لە هێرشەکانە ئەوەیە کە بۆ کۆبڕی جۆرە لە موشک یا تەقەمەنی تازە هێزەکانی ئەمریکا و ئیسرائیل بەکاردێنن. دەنگی تەقینەوەکان زۆر بەهێزترە لەو شتەی کە لە تقریبا 2-3 هەفتەی یەکەما ڕووی ئەداوە. بۆ نمونە شوێنێک لە شارێک کە ئەکرێتە ئامانج بەڕاستی لە شارێکی گەورە وەکو تاران لە هەموو شارێکە دەنگەکەی ئەبیسرەوە. ئەمە لە ناوچەکانی تریش هەواڵ و ڕاپۆرتەکان باس لەو شتەکەن و
چەندین خوێندنەوەیش بۆ ئەو بابەتە هەیە کە ئەوترێ گۆڕانکاریان لە موشەکەەکان ناکردووە هێزەکانی ئەمریکا و ئیسرائیل کەوای کردووە ترسێکی زیاتر لە ناو خەڵکا بەڕاستی دروست بکەوە لە هەمان کاتیشدا ڕێژەی برینداربوون و قوربانیبوونی خەڵکی مەدەنی و سڤیلیش بەرز بووەتەوە و لە زۆربەی ئەو ویدۆ فتوانەی کە بڵاو ئەبێتەوە شوێنێکە ئەکرێتە ئامان شوێنەکانی دەوروبەریشی زیانی زۆری پێگەیت و خەڵکێکی زۆر ئەبنە قوربانی ئەمە شێکێک لەو گۆڕانکاریانەیە ئەتوانم بڵێن بەرچاو بووە لە هەفتەیە ڕابردووە تقریبا لەگەڵ هەڕەشەی بەرپرسانی ئیسرائیل و ئەمریکاش ئاخرانەی کە بەردەوامەتیانی هێرشی گەورەترەکەین و ئاماجی تازە بەڵام لەسەر بەشی دووەمی پرسیارەکە بەڕاستی لای بەرپرسانی ئێرانی گومانی زۆر هەیە هەر لە ڕۆژی یەکەمەوە بە گومانەوە سەیری بابەتکن هەرچەندە ئەوڵەوە بە کولی ڕاتیان کردەوە هەر ئێستا دانیان پێ ناوە کە لە ڕێگەی پاکستان بە پلەی یەکەم و تورکیا و مسر بە پلەی دووەم خەریکی گۆڕانەوەی مسجن لەگەڵ ئەمریکا بەڵام دوو جۆر ئەتوانم بڵێم بێمتوانیان هەیە بێمتوانەی یەکەمیان بە خودی ئەمریکایە ئاڵێن پێشتر دوو جار لە کاتی دانوستانە هێرشی کردووەتە سەرمان و ئەمە جاری سێهەمە خەریکە پلانەکەی جێبەجێکە بەشی دووەمی بێمتوانەیەکەیشان ئەگەڕێتەوە بۆ تیمەکەی دۆناڵد ترامپ بە تایبەت ئستیڤ ویتکۆف و جرارد کۆشنێر کە پێشتر لەگەڵ ئێران دانوستانیان نەکردووە لە کاتێکا کە تەنانەت باسکەوە کرا کە ڕۆژی دووشەممە تیمە تەکنیکەکانی هەردوولا لە ڤێننا کۆبنەوە بۆ بابەتە وردەکاری بابەتە ئەتۆمیەکە ئێمان سەرلەبەیانی ڕۆژی شەمە هێرشەکان دەستی پێکراڵێن متمانەمان بۆ تیمە نیە و لە هەمان کاتیشا بەرپرسانی ئێرانی هەروە کە عەباسی عراقچی و سەرۆکی پەرلەمان و بەرپرسانی تریش باسییان کردو ئەڵێن لە کاتێک کە ئەمریکا باسی دانوستانەکە جموجۆڵە سەربازیەکانی لە ناوچەکە و لەلایەن وڵاتێکەوە ناوی وڵاتەکەیان نێناوە ڕشایان کردووە بەڵام لە ناوخۆی ئێران هەموو لایە باسی ئیماراتەکە کە خەریکی ئامادەکارین بۆ ئەوەی کە هێرشی سەربازی یا چەند بژاردەیە باسەکرێ بەڕاستی چەند دوورگەیەکی ئێران باسەکرێت لە هەمە ئەلاما کاتا ئەمشەویش پرسیارە دۆناڵد ترامپ کرا چەند دقەیە پێشێستا باس لە ئەگەری کردەوەیەکی سەربازی بۆ بردننی ئۆرانیۆمە پیتەدراوەکەی ئێران ژێکێک لە بژاردەکانە هەموو ئەمانەوەی کردو کە بەڕاستی بەرپرسانی ئێرانی متمانیان بە ئەگەری دانوستان نەبێ بەڵام لە هەمان کاتیشدا کە ئەو 15 خاڵەی ئەمریکایان لا پەسەندە بووە و تویانەکە بەگشتی دانوستان ڕەت ناکەینەوە بەڵام چەند مەرجێکیان هەیە بەڕاستی کە مەرجەکان ئەگەر بمەوێ بە پێی گرنگی باسی بکەم لای ئێرانەکان و بە پێی ئەوەی کە هێڵی سوودی هەکام لەم مەرجانە چەند بەهێزە هێڵی یەکەم یان مەرجی یەکەم لای ئێرانیەکان ئەوەیە کە ئاڵێن بە شێوەیەک ئەبێتەوە بێت ئەم شەڕەکە دووبارە نەبێتەوە ئێمە بە ئاگربڕ و ڕاگیرانی کاتی فەسەد ناکەین وەکو جارەکانی پێشوو ئەبێ دڵنیاییمان پێ بدرێت گەرانتی نێودەوڵەتی بدرێت کە ئەم شەڕە دووبارە دووپات نابێتەوە لە هەمان کاتا گەرنتیەکی ترکە ئەیانەوێ ئەوەیە کاڵێن ئێمە پیتاندینی یۆرانیۆم لە ناوخۆی ئێران ڕناگرین بابەتی سەربازیەکەی پێشتری ڕامانگەیاندووە نامانەوێ بەڵام بابەتە ناسەربازی و مرۆڤ دۆستانەکەی کە بۆ کشت و کاڵ و پزیشکی و ئەوانەیە لە ئاستێکی دیاریکراوە ئەبێ و مافە بۆ ئێران بە فەرمی دانی پێدا بدرێتەوە لە هەمان کاتیجا هێڵێکی سووری تری ئێران ئەتوانم بڵم ئەوەیە کاڵێن بابەتی موشکی بە هیچ شێوەیە ئێمە پێشتر سنووردارمان کردوە تا 2000 کیلومتر لەوە کەمتر لە هیچ دانوستانێکا بەقسیەوە ئەتوانم بڵم لە ناوە هەموو مەرجانەیە کە لە ڕاگەیاندنەکان باسەکرێت جاری واشەیە تا دەمەرجیش ئەڕوا ئەم سێ مەرجە لە هەمووی گرنگترەوە ڕووداوەکانیش بەڕاستی چۆزە باس لەوە کەم کاتوانم بڵێم لە 48 کات ژمێری داهاتوە ئەگەری ڕستربوونی بابەتەکە هەیەەوە ئێستش بینین کە هەم لەحزەکەم لەگەڵ تۆ قساکەم نوتی برند $100 تێپەڕانەمە لە کاتێکدایە کە سەرلەبەیانی ئەمڕۆ نزیکەی $103 بوو ئەمڕۆ یەکسەر بەرز بووەوە کە سعاتە پێشستا $108 بوو ئێستا 109 تێپەڕانوە دیارە بازاڕە جیهانەکانیشیان خۆیان بۆ قۆناغێکی دژوارتری ئەم شەڕە لانی کەم لە چەند ڕۆژی داهاتوە سامان تۆ باسی لە هێرشی زەمینی کردوتە ئەوان ئەیانەوێ لە ڕێی هێرشی زەمینیەوە یۆرانیۆمەکەی ئێران برن وا تێگەیشتم خاوەن چەند بابەتێک وەکو ئەگەر ئێرانیەکان ئەڵێنەمە خۆمە بۆی حاضر کردووە زانین کۆمەڵی دوورگە هەیە لە کەندایی فارس کەەوە دوورگانە هەمویان گرنگن ئەڵێن ئەگەر بیاوێت شاری نەوتی بخاتە سەر ئێران بۆ بابەتە ئابوووریەکە بۆ نمونە ڕاتە دوورگەی خارک دیرەکە کەەوە توانێت ئەنادەی نەوتی ئێران ڕابگرێ ئەگەر گوشارەکە بە شێوەیەکی ترێت و بەشێک لە خاکی ئێران داگیر کا بۆ ئەوەی کە گەروی هورموز بکاتەوە بۆ نمونە لەو حاڵەتە ئەچێ دوورگەکانی قشم و
هورمز و ئەوانە ئەگرێت کە دەوروبەری دوورگەی هورمزن و تەنگەی هورمزن و لەو ڕێگەوە توانێ هاتوچۆی هورمز ئاسایی بکاتەوە. بەڵام بژاردەیەکی ترش ئێرانیەکان لایەن هەیە، ئەوش ئەڵێن ئەمریکایەکان زۆر جار لە ڕاگەیانەکان یانە بە تایبەت بە فری و دێنە پێشەوە بابەتێک گەورە ئەکەنەوە، بەڵام ئەیانەوێ شتێکی تر بکەن. وەلی ئێستادا ئەڵێنێکی لە ئەگەرەکانیش ئەوەیە بێت هێزی سەربازی لە ڕێگەی هەلیبۆرنەوە بێنێتە ناو خاکی ئێران بۆ نمونە ئەوترێ بەشێک لەو ئورانیۆمە لە ناوچەیەکی نزیک ئیسفاهانە بیانێ لەو ڕێگەیەوە. هەتا ئەمشەیش لە دۆناڵد ترامپ پرسیار کرا کە ئایا تۆ پلانت هەیە بۆ بردننی ئۆرانیۆمە پیتەنراوە لە سا 60ەکە ئێران کە 460 کیلۆوتی نادێ ئێوە پرسیارە لە من بکەن، چون من وڵامی ئێوە نادەمەوە ناڵێم بە ئێوە بۆ نمونە سبەی بەیانی سعاسی سەر لە بەیانی پلانێکی وا جێبەجێکەوە پرسیارە هەڵەیەوە میش جوابی ئەوە نادەمەوە. لە ڕاگەیانە جیهانیەکانیشە ئەمە وەکو ئەگەرێک هەیە، یانێ وترێ ئەمریکا چەند بژاردەیەکی لە بەردەسایەوە لایەنیش پێیان وایە هەموو ئەمانە بۆ گوشارنی دەرونی دروستکردنە بۆ بەرپرسانی ئێرانی کە لە ئێستادا بە شێوەی ناڕاستەوە خەریکی دانوستانن. بەڵام ئێرانیەکان ئەڵێن ئێمە خۆمان بۆ هەموو ئەگەرانە حاضر کردووەوە بۆ نمونە لە دوورگەی خارک یا دووگەکانی هورمز و قشم و ئەوانە هەموو ئامادەکاریە سەربازیگان و تەنانەت ئاس لە ئامادەکردنی زیاتر لە 1 ملیۆن هێزی سەربازی زەمینی ئەکرێت ئێرانەوە بۆ پاراستنی ئەو ناوچانەکە گەلبێت و ئەمریکا شتێکی وا بکە ئەمان توانە ڕوبەڕووی بنەوە لە ڕاگەیاندنەکانی تا ئەڵێن ئێمە پێمان باشە ئەمریکا بژاردەی زەمینی هەڵبژێرێت، چونکە ئەوە توانای ئێمە دەرەخاوە لە ئاسمانیەکە زۆر ئاسانترەوە لەو ڕێگەوە توانین هەم ژمارەیە دیل بگرین هەم ژمارەیەک سەرباز و هێزی ئەمریکایی بکوژین. ڕاستی گەرمەوە خەڵکی ئێرانیش تەنانەت لە تۆڕەکانیش کە ژمارەیەکی زۆر کەم دەستیان بە ئینتەرنێت ئەگای کەمتر لە سایەک من متابعەیەکەم یا لەو تۆڕانەی کە لەلایەن خودی ئێرانەوە کراوەتەوە بە ئینتەرنێتی ناوخۆی ئیشەکەن خەڵکی ئێرانیش پێیان وایە لەم حاڵەتەدا ئێران نابێ ئاگر بڕێ ڕابگەێنێک ئەمریکا بڕوە دیسان بۆ نمونە دوای هەڵبژاردنەکانی کۆنگرێس یا دوای چەند مانگ. طبعا سامان ئێستا لەو کاتێک کە تۆ قسەمان بۆ کەی ترامپ ئەڵێ بەلای ئەمەوە گرنگ نییە ڕێککەوتن لەگەڵ ئێرانە بکەم یاننا. پرسیارەکەی من ئەوەیە باز لەوە کرێت کە تەمەنی بوون بە جەنگاوەر لە ئێران کەم کراوەتەوە بزانم بۆ 12 ساڵ شتێکی وام بینیوە ئەمەیەک 2 ئێران ملیۆنێک سەربازی ئامادە کردووە بۆ جەنگی ڕوبەڕووبوونەوە ئەگەر هاتوو هێرشی زەمینی بکرێتە سەر ئێران. ئەم ملیۆنە لەکوێدا بەشکراون سنوورەکانیان چۆنن؟ دواتر ئەوەشم بۆ پشت ڕاستکەیتەوە ئەوە ڕاستکە کە 12 ساڵ ئەتوانێت چەکەڵگرێت و دیفاع لە ئێران بکە؟ هەموویت بۆ باسەکەم خاوەن سەرەتا سەبارەت بە قسەکەی دۆناڵد ترامپ لە ئێران کاتێک کە دۆناڵد ترامپ بڕیارە 48 کاتژمێریەکەی درێژ کردەوە بۆ 5 ڕۆژ لە ئێران باسییان لەوە کرد کە ئەم چەند ڕۆژەی کە دۆناڵد ترامپ باسی ئەگەری ڕێکەوتن ئەکا هەموو ئەمانە فریوە و پێش کۆتایی هاتنی 5 ڕۆژەکەەوە لە بۆ نمونە هەینی و شەمە و یەکشەمە ئالەم نێوانە دۆناڵد ترامپ ئەگەڕێتەوە و دیسان باسی هەڵۆشانەوەی دانوستان و ئەگەری هێرشی سەربازیەکە و ئەمە چاوەڕوان کراوە بوو لای ئێرانیەکان، چونکە ئەیانوت ئەو چەند ڕۆژەی کە باسی دانوستانی کردووە هەمووی فریوە بۆ ئەوەی کە هێزەکانی کۆ بکاتەوە. سەبارەت بە 1 ملیۆنەکە باسم بۆ کردی بە فەرمی تقریبا نتوانم بڵێم ڕاگەیەندراوە، بەڵام ئەمە بەشێکە لەو هێزەی کە تەنها بۆ جنوبی ئێران بۆ باشووری ئێران بۆ دوورگەکان دانراوە. ئەمە لە کاتێکدایە کە بەرپرسانی سوپای پاسداران و سوپای ئێران ئەڵێن ئێمە هەموو سنوورەکانی تر لە ناوچەکانی تری ئێران هێزی تایبەتمانداناوە، بەڵام باس لەوەکەن کەم 1 ملیۆنە کاڵبەتە یەکەم جار ئاژانسی CNN باسی کرد تەنها بۆ باشووری ئێران و بەرپەرشدانەوەی هێزەکانە هێزە زەمینیەکانی ئەمریکای ئەگەر بیانەوە بێت و دوورگەکان بگرن و لە هەمان کاتە هەڕەشەیەوەی شەکەن کە ئەگەر بێت و ئەمریکا شتێکی وا بکە ئێمە لە ڕێگەی هێزی زەمینی خۆمانەوە بەشێک لەو 1 ملیۆنە بەشێک لە ناوچە کەناراوەکانی بەحرین و ئیمارات داگیرەکەین وەکو وڵاتدانەوە. ئەمەش باسەکرێت سەبارەت بۆ کەمبوونەوەیە ئەوە بۆ شێوەیە ڕاست نییە کەمبوونەوەی تەمەنی هێزی سەربازی ڕاگەیەندراوەیەکە لەلایەن بەسیجی ئێرانەوە شوێنێکە نزیک لە یا بەشێک لە سوپای پاسداران ڕاگەیەندراوێکی داوای لە خەڵک و گەنجان کردووە بۆ ئەوەی کە خۆیان ناونووس بکەن یا ناوی خۆیان تۆمار بکەن لە شوێنێک بۆ یارمەتیگەیاندن بۆ نمونە کەلوپەل دروستکردن خواردن دروستکردن یا ناو شارەکان ئەگەر شوێنێکیاندا ناوە بۆ کۆنتڕۆلکردنی شارەکان بۆ یارمەتی گەیاندنی ئەو شوێنانەیە تەمەنەکەش کەم نەکراوەتەوە تەنها داوای لە هێزی ناوخۆیی و خەڵک کردووە کە ئەگەر ئەیانەوێ ئەو جۆرە یارمەتیانەی پشتەوەی جبهەکان یا پشتەوەی مەدانەکانی شەڕ بە
سەربازەکان و هێزە سەربازیەکان بگەێنن دەتوانین ناوی خۆیان تۆمار بکەن و لەو ڕێگەیەوە یارمەتیەکانیان بگەێنن. جا ئەوەی من هەواڵێکی تازەم بۆ هاتووە ئەوێ لە هێرشەکەی تقریبەن ئەوەی دقەی پێشی تاران کە باسم کرد 4 ناوچەکراونەتە ئامان هیچێکیان لە نزیک فڕۆکەخانەی مێهراباد کە فڕۆکەخانەی ناوشاری تارانە منتەقەی 15 لە باشووری ڕۆژهەڵاتی تاران سەرەتای جادەی دەماوەند جادەیەکە کە تاران ئەبات بەرە و دەرەوەی شار بەرە و باکوور لە ئەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی شارەکە بەرە و باکووری ئێرانە با سەرەتای ئەو جادەی لە منتەقەی 8 و لە هەمان کاتە لە منتەقەی 20 کە ئەکەوێتە باشووری شارەکەەوە و تا ئێستا ئەوە یەکلایی بووەتەوە کەم 4 ناوچە لە هێرشەکانی تقریبان 40 دقە پێشی ئێستای تاران بە ئامانج گیراون بەڵام ئەگەر چاوەڕوانی بزانین بەڕاستی ئایا کەسێک یا شوێنێکی تایبەت بە ئامانج گیرابێتنەوە هێشتا ڕانەگەیندراوە. بەڵێ سامان سلێمانی هیوای سەلامەتی و بۆ خوازم ڕاستەوخۆ لە تاران و لەگەڵمان ناویت سوپاس بۆ تۆ. ئیسرائیل لە وردومانێکا لە بەندەر عەباس ژەنێڕاڵ عەلی ڕەزا تەنکسیری فەرماندەی دەریایی سەر بە سوپای پاسدارانی کوشتووە. ئەو ژەنێڕاڵە بەرپرس بووە لە داخستنی گەڕووی هورموز بەڵام تا ئێستا لێپرسراوانی ئێران ئەو زانیاریان پشتڕاز نەکردوێتەوە. عەلی ڕەزا تەنکسیری لە ساڵی 2010ەوە پۆستی فەرماندەی هێزی دەریایی لە سوپای پاسدارانە وەرگرتووە و ڕۆڵی بەرچاوی لە گەشەپێدانی توانادەریاییەکانی ئێران هەبووە بە تایبەتی لە بوارەکانی درۆن و بەلەمەخۆ کوژیەکانە. بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیران ئەڵێت ئیسرائیل ئەڵێت ئێمە بەردەوامە بیر لە هێرشی تند بۆ سەر ئامانجەکانمان لە ئێران. ئەژڵێت شەوی ڕابردوو فەرماندەی هێزی دەریایی سوپای پاسدارانمان کوشت کە ڕێبەرایەتی داخستنی گەڕووی هورموزی کردووە. ئەمەش نمونەیەکی تری هاریکاریە لە نێوان ئیسرائیل و ئەمریکای دۆستمانە کە لە بەدەستهێنانی ئامانجەکانی جەنگا هاوبەشین. ئاژانسی هەواڵی تەسنیمی ئێرانی لە زەری سەرچاوەیەکی باڵای وڵاتەکەیەوە هەواڵێکی بڵاو کردوێتەوە ئەڵێت ئێران وەڵامی پێشنیازە 15 خاڵیەکەی ئەمریکا یاوەتەوە و چاوەڕێی وەڵامە. سەرچاوەکە ئاژڵێت ئێران داوای کردووە هێرشەکان ڕابگیرێن و سەرکردەکانی بە ئامانج نەگیرێن و شەڕ لە تەواوی ناوچەکە بوەستێت و گەرنتی بکرێت لە داهاتووە شەڕ سەرهەڵ نەیاتەوە. ئێران داوای قەرەبووی جەنگی کردووە لەگەڵ ئەوەی دەسەڵاتی تەواوی بەسەر گەڕووی هورموزە هەبێت. بە پێی وتەی ئەو سەرچاوەیە ئێران گومانی لەوە هەیە ئەمریکا لە خشتەی بەرێت و لە کاتی دانوستانە هێرشی زەمینی بکاتە سەری. عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران ئەڵێت ئێران بەردەوامە بێت لە سەر سیاسەتەکانی خۆی بە تایبەت لە پرسی خۆڕاگری و بەرگری لە خۆکردن. خواستیشان هەیە جەنگ کۆتایی پێبهێنن بەڵام بەو مەرجانەی کە خۆیان هەیەە بە تایبەت گەرنتی دووبارە نەبوونەوەی هێرش لەسەر هێرش بۆ سەری. باسی لەوەش کردووە پێشتر ئەمریکا داوای لە ئێران کردووە بێ مەرج خۆی بەدەستەوە بات کەچی ئێستا باس لە دانوستانە کات. بەڵام ئاڵوگۆڕی پەیام لە ڕێگەی نێوەندگیرەکانەوە ناچێتە قاڵبی دانوستان لەگەڵ ئەمریکایە. ئاماژەی بۆش کردووە لە ئێستایا دەسەڵاتە باڵاکان سەرقاڵی هەڵسەنگاندنی پێشنیازە پێشکەشکراوەکانی ئەمریکان و بڕیار لە دانوستانەیەن. دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکاڵێت لە ماوەی 3 هەفتەی ڕابردووە گەورەترین ئۆپراسیۆنیان لە دوای جەنگی جیهانی دووەمەوە دەست پێ کردووە و زیانیان بە توانە سەربازیەکانی ئێران گەیاندووە. ئەژڵێت ئەگەر ئەو ڕێککەوتنی ئەتۆمی ئێران هەڵنەوە شایەتەوە دەمێک بوو تاران چەکی ئەتۆمیە بوو. ئێران پلانی دانابوو لە ماوەی 4 هەفتەیە ببێت بە خاوەنی چەکی ئەتۆمی. ئەوان بردوماری بنکە ئەتۆمیەکانیان کرد و خەونەکەیان لە گۆڕنا. ئەژڵێت ناتۆ بێ هیوایکردن و هیچ ڕۆڵێکی نەبوو پێویستیان بە کەشتی فرۆکەڵگری بەریتانی نییە و ئەگەر بەریتانی لە داهاتووە بچێتە جەنگەوە هاوکاری ناکەم. ترەمپ وتیشی ئێرانیەکان دەرفەتێکیان بۆ ڕەخساوە
ڕێککەوتنی بکەن بابەتەکە لە دەستی ئەوە نایە و ئەگەر ڕەتی بکەنەوە تووشی زیانێکی زۆرە بن. مارک ڕوتە سکرتێری پەیمانی ناتۆ ئەڵێت ڕێگە نایەن ئێران چەکی ئەتۆمی هەبێت و هێرشەکانی ئەمریکا تواناکانی ئێرانی بۆ بەدەستێنانی چەکی ئەتۆمی لاواز کردووە. وتیشی وڵاتانی ئەوروپای ئەندام لە ناتۆ بودجەی وەزارەتی بەرگریان لە سەدا 20 زیاد کردووە و لە ئێستاە هەموو ئەندامانی ناتۆ زیاد لە سەدا 2 بودجەی تەرخانکراوی وەزارەتی بەرگریان بۆ ناتۆ ئەنێرن. ئەژڵێت ناتۆ لە ئێستاە بەهێزترە و بەهۆی هەوڵەکانی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ئێستا بودجەیەکی زیاتریان هەیە. جەختیشی لەسەر هاوپەیمانی ئەمریکا و وڵاتانی ناتۆ کردەوە. لە پرسراوێکی پاکستانی ئەڵێت ئیسرائیل ناوی هەریەک لە عەباس عێراقچی و محەممەد باقر قالیباف سەرۆکی پەرلەمانی ئێرانی لە لیستی بە ئامانجگرتن دەرهێناوە. ئەو لێ پرسراوە پاکستانی ئاماژەی بۆش کردووە کە دوای ئەوەی پاکستان داوای لە ئەمریکا کردووە عێراقچی و قالیباف نەکرێنە ئامانج و داواکاریەکە لەلایەن ئەمریکاوە پەسەند کراوە. ئیسرائیلیش ناوی ئەو دوو لێپرسراوی لە لیستی بە ئامانجگرتن دەرهێناوە. ئەو لێپرسراوی پاکستان هۆکاری داواکاریەکەی بۆ ئەوە گەڕاندوێتەوە کە ئەگەر دوو کەسە بکرێنە ئامانج ئەوە کەس نامێنێت بۆ ئەوەی گفتوگویان لەگەڵ بکەن. ڕۆژی چوارشەممەش کەناڵی چواردەی ئیسرائیلی ئاشکرای کرد ئەمریکا و ئیسرائیل پارێزبەندیان ناوەتە عێراقچی و قالیباف بۆ 5 ڕۆژ تا ئەو کاتی گفتوگۆی نێوان ئەمریکا و ئێران یەکلا بێتەوە. دوو پرسراوی باڵای ئەمریکا بە ماڵپەڕی ئەکسیۆسی ئەمریکایان وتووە ئەگەر ڕێکاری دیبلۆماسی لەگەڵ ئێرانە بێتە ئەنجام و گەڕووی هۆرموز بەداخراوی بمێنێتەوە ئەوە 4 بژاردەی سەرەکی لە بەردەم ئەمریکایە بۆ ئەوەی لێدانی یەکلاکەرەوە لە ئێران بات. ئەو دوو لێ پرسراوە ئاماژەیان بەوە کە دوێکێک لە بژاردەکان دەست بە سەراگرتنی دوورگەی خارکە، بژاردەیەکی تریش داگیرکردنی دوورگەی لارکە کە ئێران لە ڕێگای ئەو دوورگەیەوە کۆنتترۆلی گەڕووی هورموز ئەکات. بژاردەکانی تریش دەست بە سەراگرتنی دوورگەی ئەبوو موسا و دوو دوورگەی بچووکترە کە لەلایەن ئیماراتەوە داوا کراون و ئێران کۆنتترۆلی کردوون. هەروەها ڕێگریکردن و دەست بە سەراگرتنی ئەو کەشتیانەی ئێران کە لە ڕۆژهەڵاتی هورموزەوە نەوت هەنارداکەن. ئەو لێ پرسراوانە ئەوەشیان خستوەتە ڕوو وەزارەتی جەنگی ئەمریکا تاوتوی هێرشی زەمینی بۆ سەر ئێرانەکات بۆ دەست بە سەراگرتنی ئەو یۆرانیۆمە پیتێنراوەی لە ناو دامەزراوە ئەتۆمیەکانە هەڵگیراون لەگەری ئەوەی بە گفتوگۆ نەگەنە ئەنجام. لە بەرانبەر هێرشەکانی ئەمریکا بۆ داگیرکردنی دوورگەی خارگ و ڕەوانەکردنی هێزی سەربازی زیاتر بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێران ئامادەکاری ئەکات بۆ ناردنی هێزی زیاتر بۆ دوورگەکە و مین ڕێژکردنی و جێگیرکردنی سیستمی بەرگری ئاسمانی لە نزیک دوورگەکە. پسپۆڕانی بواری وزە و ئابووریش هۆشداریەدەن لە دروستبوونی گرژی زیاتر و بە ئامانجگرتنی کۆگاکانی هەڵگرتنی نەوت لە دوورگەکە و دروستبوونی کارەساتی سروشتی و پیسبوونی ژینگە. لەگەڵ بڕیاری جوڵەپێکردنی فیرقەی 82 پەڕەشوتەوانی سوپای ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەهێزبوونی ئەگەری ئەنجامدانی هێرشی زەمینی بۆ سەر ئێران، سوپای پاسداران هێزی زیاتر ڕەوانەی دوورگەکانی کەنداو دەکات و بە تایبەتیش خارگ. لە ماوەی پێشوودا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا چەندین جار ئاماژەی بە داگیرکردنی دوورگەی خارگ کردووە کە 90 نەوتی ئێرانی لێوە هەناردە دەکرێت و بە گەورەترین سەرچاوی ژێرخانی ئابووری ئێران دادەنرێت. بۆ ئەم مەبەستەش ئەمریکا نزیکەی 5,000 سەربازی هێزی پیادەی دەریایی مارێنزی ڕەوانەی ناوچەکە کرد. ئێرانیش وەک وەڵامدانەوەیەک بۆ هەر هێرشێکی زەمینی ئەمریکا بۆ سەر دوورگەی خارگ ئامادەکاری دەکات و هێزی سەربازی زیاتر دەنێرێتە دوورگەکە. هەروەها دەسەڵاتدارانی ئێران هۆشداریان داوە بە وڵاتانی ناوچەکە و ڕایانگەیاندووە لە ئەگەری هاوکاریکردنی ئەمریکا بۆ داگیرکردنی دوورگەکە و ژێرخانی ئابووری ئەو وڵاتانە دەکەنە ئامانج. بەپێی راپۆرتێکی تۆڕی CNN ئێران هێزی زیاتری تۆپ هاوێژی ڕەوانەی دوورگەکە کردووە و سیستمی بەرگری ئاسمانی و موشکی دژە کەشتی لە نزیک دوورگەکە جێگیر کردووە و هێزی سەربازی زیاتریشی ڕەوانەی ئەو دوورگەیە کردووە. سوپای ئێران بۆ بەرگریکردن لە دوورگەی خارگ مینی لە دەوروبەری دوورگەکە چاندووە و
مینەکان دژە مرۆڤ و دژە تانک و زرێپۆشن ئەوەش بۆ ڕێگریکردن لە هێرشی دەریایی بۆ سەر دوورگەکە بە پێی لێدوانی پسپۆڕانی بواری وزە و ئابووری نزیکەی 30 ملیۆن بەرمیل نەوتی ئەمبارکراو لە دوورگەکە هەیە و شارەزایانی ئابووریش هۆشداری دەدەن و دەڵێن بە ئامانجگرتنی کۆگاکانی نەوت کارەساتی گەورەی ژینگەیی لێ دەکەوێتەوە. کارۆلین لیڤیت وتەبێژی کۆشکی سپی ئەمریکا ئەڵێت ئەوانەی لە ئێران لە دەسەڵات ماون دەرفەتی ئەوەیان هەیە لەگەڵ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا هاوکار بن و دەستبەرداری خواستە ئەتۆمیەکانیان بن. ئەژڵێت ئەگەر ئێران بەڕێکەوتن ڕازی نەبێت و دام بە شکستێنانی خۆی نەهێت ئەوە ترامپ ئامادەی هێرشەکان بەهێزتر بکات و دەرگای دۆزەخ بەسەر ئێرانە بکاتەوە. بەڵام تا ئێستاش گفتوگۆکان نەگەیشتونەتە ڕێگایەکی داخرا و ترامپ ئاشتی پێ باشترە. نەتۆیە گرتوەکان هۆشداریە داد لە هێرشکردنە سەر ناوچەکانی نزیک لە دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران و ئیسرائیل. ڤۆلگەر تورک کۆمەسیاری نەتۆیە گرتووەکان بۆ مافەکانی مرۆڤ ئەڵێت هێرشکردنە سەر ناوچە نزیکەکانی دامەزراوە ئەتۆمیەکانی ئیسرائیل یان ئێران مەترسی دروستبوونی کارەساتی گەورە و هەمیشەیی لێکرێت. هەر بۆیە داوای لەلایەنە ناکۆکەکان کردووە دام بە خۆیان نابگرن و کۆتایی بە ئاڵۆزیەکان بهێنن. Since the start of hostilities, Iran has launched large numbers of drones and missiles against military. ئەو هێرشە موشەکیانی بەم دوایانە کرانە سەر ناوچەکانی نزیک بوونکە ئەتۆمیەکان لە ئێران و ئیسرائیل تیشک دەخاتە سەرەوە مەترسی کە ئەو هێرشانە دروستی دەکەن. ئەو بردومانانە ئاڵۆزیەکان زیاتر دەبن و ئەگەری دروستبوونی کارەساتی گەورە و هەمیشەیی زیاتر دەبێت. Including dozens of deaths and injuries. هەرچەندە شارۆچکەی سۆری باشووری لوبنان ڕۆژانە بردومانەکرێت و تا ڕادەیەکی زۆر گەمارۆ درراوە، بەڵام دانیشتوانەکەی نایەنەوێت ماڵەکانیان بەجێ بهێڵن و سوورن لەسەر ئەوەی لە شارەکە بمێننەوە. ئەوە سەر ڕایەوەی کە ژمارەیەکی زۆری ئاوارەش ڕوویان لە شارەکە کردووە. سەرباری بەردەوامی بردومانەکانی ئیسرائیل و ماترسیەکانی گەمارۆدانی ناوچەکەیان خێزانەکانی شارۆچکەی سۆر لە باشووری لوبنان سوورن لەسەر ئەوەی ناوچەکەیان بەجێ نەهێڵن و لە ماڵەکانیاندا بمێننەوە. ئەو شارە کەناریە ڕۆژانە ڕوبەڕووی بردومانی ئیسرائیل دەبێتەوە و زۆرینەی پردەکانیشی لەناو براون. هەر بۆیە مەترسی گەمارۆی لەسەرە و ڕەوشی دانیشتوانەکەی سەختە. بۆ کوێ بڕۆم؟ بەتەنیا بۆ کوێ بڕۆم ناتوانم. مناڵەکانم هەرێکیان لە شوێنەکن و هیچ لەبارەیانەوە نازانم. هەنە جار بە تەلەفۆن قسەم لەگەڵەکەن. خۆشم تەلەفۆنم پێ نییە و لێشی نازانم. وأنا ولا التلفون ما معي ولا بعرف على التلفون ولا بحكي على التلفون. جگە لە دانیشتوانی شارەکە دەیان هەزار ئاوارەش ڕویان لێکردو تێیدا دەژین کە ژمارەیان زیاتر لە 20,000 ئاوارەیە و لەو ژمارەیە 15,000یان لە گوندەکانی دەوروبەرەوە هاتوون و ئێستا لە خوێندنگاکانی ئەنگەڕەکە مەسیحیەکان دەژین کە لە بردومانەکان دوورن. بەڵام ئیسرائیل چەند جارێک هۆشداری بۆ دەرکردون و داوای کردو شارەکە بەجێبێڵن. إذا بنرجع بلا بيوت بلا بيوت خۆگەر بشگەڕێنەوە ماڵمان نییە. هەر لەسەر شەقامە خەوین خۆمان و مناڵەکانیش. لە بەردەوامی بردومانەکانی ئیسرائیلدا بۆ سەر شارۆچکەی سۆر کە بە بیانووی بە ئامانجگرتنی حیزبوڵڵا ئەنجامی دەدات ڕۆژ لە دوای ڕۆژ گەمارۆی شارەکە زیاتر دەبێت و زۆرینەی پردەکانی شارەکە ڕوخێنراون. ئێستا تەنها یەک پرد ماوە کە ئەو شارە بە بەیروتی پایتەختی لوبنان دەبەستێتەوە. ئەگەر ئەو پردەش بکرێتە ئامانج ئاوا بە تەواوی کارەسات لەو شارە دروست دەبێت. بەهۆی گواستنەوەی دۆسیەکانیان بۆ سەر حکوومەتی ناوەندی ماف و شایستە داراییەکانی زیندانیانی سیاسی هاوتای بەخاکرێت. ئەحمەد مامڕەسوول بەڕێوەبەری گشتی خزمەتگوزاری کاروباری زیندانیانی سیاسی لە وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفال کراوان بە کورسات نیوزی وتووە حکوومەتی هەرێم لە 18 مانگەوە ڕەزامەندی نیشان داوە لەسەر گواستنەوەی دۆسیەی زیندانیە سیاسیەکان بۆ سەر حکوومەتی فیدراڵ بەوەش موچەی مانگانەی لە 500,000 دینارەوە بۆ 1,200,000 دینار زیاکرێت. ئەژڵێت بڕیار دراوە بە پێکهێنانی لیژنەیەکی باڵا بۆ یەکلاییکردنەوەی پرسی گواستنەوە و هاوتاکردنی موچەی زیندانیانی سیاسی هەرێم لەگەڵ حکوومەتی فیدراڵ.
وەختانە ئێمە لە هەژدەی سێ لەلایەن ئەنجومەنی وەزیران بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران بڕیاریدا بە پێکهێنانی لیژنەیەشی باڵا لە ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیران سکرتارێتی ئەنجومەنی وەزیران و وەزیری دارایی و ئابووری وەزیری کاروباری شەیدان و فەرکراوان و وەزیری فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوونی حکوومەتی هەرێمی کوردستان بە هاوکاری لەگەڵ نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا بۆی ئەو وەفدە سەردانی بەغدا بکە بە زووترین کات بۆی بتوانین ڕێکەون لەسەر هاوتاکردن و گواستنەوەی دۆسی زیندانە سیاسیەکان و شوێنکردنەوەی بودجەی ئەو میزانی کە پێویستە بۆ ئەو زیندانە سیاسیانەی هەرێمی کوردستان لە سوارچەوەی بودجەی 2026 حکوومەتی فیدرال. شەپۆلێکی بارانبارینی بەهێز ڕووی لە هەرێمی کوردستان کردووە و هۆشداریە درێتە هاوڵاتیان نزیک چەم و ڕووبار و بەنداوەکان نەکەونەوە و وەکاری پێویست نەبێت نەچنە دەرەوە. کەژناسی هەرێمەڵێت ئەمڕۆ پێنجشەممە بارانبارین هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان ئەگرێتەوە و هەنێ جاریش تەرزە و هەورە تریشقەی لەگەڵا بێت. ئاماژەی بۆش کردووە لە کاتەکانی شەوە ڕێژەی بارانبارینەکە لە سلێمانی و ئیدارەی گەرمیان زیاترە بێت و پێشبینی بەرزبوونەوەی ئاستی ئاوەکرێت لە ناوچەکەیە. لە ناوچە شاخاویە بەرزەکانیش بەفرە بارێت. بەپێی پێشبینیەکان سبەینێ بارانبارین بەردەوامە بێت لە کاتەکانی ئێوارە شاشەپۆلەکە لە هەموو ناوچەکانەوە لاوازە بێت جگە لە ناوچەکانی گەرمیان و سلێمانی هەروەها پلەکانی گەرما 1/3 پلە نزمە بنەوە. لەلایەکی ترەوە ژووری ئۆپراسیۆن و بەڕێوەبردننی قەیران و کارەساتی هەرێم داوا لە هاوڵاتیانەکات بەهۆی مەترسی بەرزبوونەوەی ئاستی ئاو نزیک چەم و ڕووبار و بەنداوەکان نەکەونەوە و لە ماڵەکانیان نابمێننەوە. هەروەها سیارە و کەلوپەلە گرنگەکانیان داپۆشن. کەژناسی سلێمانیش داوا کە دانیشتوانی ئەو گەڕەکانی لە چاڵاییان و ئاویان تیاکۆ بێتەوە چۆڵی بکەن یان کەلوپەلە گرنگەکانیان ببەنە قاتی سەرەوەی ماڵەکانیان و کارەبای ماڵەکانیان ببڕن. بابزانین شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئەم دەقەیە حاڵ و وەزاییان چۆنە هیچ گەڕەکێک هەیە کە لە لێژاییە بن و پێویستی کردبێت ئەو خەڵکە پشنەقاتی دووهەم و کارەبای ماڵەکانیان بکوژێنەوە سیارەکانیان داپۆشن لە مەترسی تەرزە لە هەولێرەوە قارەمان جەوهەر سلێمانی هێمن کەمال خورماتوو کاروان حەبیبم لەگەڵا و پاشکەمێکی تریش لە دۆهۆکەوە شیروان خدرمان لەگەڵا بێت بە هەولێر دەست پێەکەم قارەمان شەو باش ئەوانی کە دوێنێ باسمان کرد ئەو مەترسیانە هیچی ڕویان نا ئەمڕۆ بەڵێ خاوەنەوەی کە دوێنێ باسمان کرد بەڵێ علی لە هەندێک شوێن کە دوێنێش ئاماژەم بۆ کرد ژمارەیەک ماڵ زەرەرمەند بوون بە تایبەت لە گەڕەشی تەیراوە لە گەڕەکی گڵکەن هەماشیەوە بازاڕی لەنگەی هەولێر ینی دوانی ئەمڕۆ ژمارەیەک دوکان بەهۆی ئاوی زۆرەوە ژمارێک دوکان بە هەماشەوە زەرەرمەند بوون و تاکو ئێستاش بارانبارین بەردەوام هەرچەندە ئەمڕۆ پارێزگای هەولێرەوەی ڕاگەیان کە پێویستە لەم شەو تاوەکو بەیانیش بە هەماشیەوە چونە دەروی هاوڵاتیان کەم بێتەوە تەنها بۆ کاتی پێویست نەبێتن و ڕێگاکانی دەرەوە بەکارنێنن بە تایبەت ئەوانێ دەکەونەوە دەرەوەی شاری هەولێر و بەشێک لەو پرد و بەرزە پردانش بە هەماشیەوە بەکارنێنن کە دەبێتە هۆی کۆبوونەوەی ئاو ئاستەنجی ئاو دروست دەبێتن لە بەشێک لەو شەقامانە لەگەڵەوەش تاوەکو ئێستا خاوەنەوەی کە بەدەست من گەیشتووە 570 ملیم بارانباری و لەم ساڵ ینی ساڵی ڕابردوو 110 ملی بوو ینی ڕێژەکە زۆر زیاترە و بەراورد بە ساڵی ڕابردوو لە سنووری پارێزگای هەولێر مێرگەسۆر زۆرترین ڕێژەی بارانبارینی لێبووە بە تاوەکو ئێستاش وەک باسم کرد بارانبارینەکە بەردەوامە لە دیمەنەکەیانی دواوەی من دیارە چەندە بارانە کەمتر بۆتەوە بەڵام کەمێک بەر لێستا ئاستەنجی هاتووسەوە بۆ شەقامەکانی 6 مەتری دروست ببوو و لە ئێستادا تیمەکان لێرن سەرقاڵی ئەوە کە سەرمەن هۆڵەکان بکەنەوە و ڕێگای هاتووچۆ بۆ هاوڵاتیان ئاسان بکەن بە تایبەت ئێرە شەقامێکی سەرەکیە شەقامی 6 مەتری نزیک یاریگای هەولێر بە هەماشەوە لەسەر شەقامێکی تری هەولێریش بە هەماشەوە ئاسەنجی هاتووچۆ دروست بوو بە نمونە شەقامی 100 مەتری شەقامی 6 مەتری لە بەشێکی تری هەولێر بە هەماشەوە لە بەشێکی شەقامی 120 مەتریش بە هەماشەوە ئێوارێ ئەمڕۆ
ئاسەنجی هاتوچۆ ینی بۆ ماوەیەک بۆ شۆفێران دروست بوو بەهۆی ئەوەی کە ئاوێکی زۆری تێدا کۆ بۆ لە شەقامەکان هاوڵاتیان یاخو شۆفێران ناتوانانی بە ئاسانی ڕێگاکە بەکاربهێنن لەگەڵەوەش بەرگری شارستانی هۆشداری داوەت هاوڵاتیان لە کاتی بارانبارینی زۆری بەخوڕ و بوونی لاپا و لا گەڕک و شوێنەکانیان تیمەکانی بەرگری شارستانی ئاگادار بکەنەوە و دوور بکەونەوە لەو شوێنانەی کە نزمن و مۆبایل ینی موبایلیان لابێ بۆەوەی کەوا تیمەکان ئاگادار بکەنەوە لەگەڵەوەش داوا کراوە کە بەتایبەت ئەو شوێنانە کە شوێنی بازرگانین دوکانن لە کاتی کۆبوونەوەی ئاو یاخود ئەو لافاوەی کە ڕۆ دوکان و شوێنە بازرگانەکانیان دەچێت تیمەکان ئاگدار بکەنەوە بۆ ئەوەی بتوانن لە زووترین کاتدا بەهانانەوە بچن و زەرەر و زیانە مادیەکان زیاتر نەبێتن هەرچەندە تاواکو ئێستا زەرەر و زیانە مادیەکانی هەولێر دیار نینە و زەرەر و زیانی جیهانیش نەبووە تاواکو ئێستا بۆ هەیە شەپۆلە بارانبارینەی کە شاری هەولێر و دەوروبەری گرتوتەوە. بەڵێ سپاس لەگەڵمانە بێن ڕۆقارەمان ئەچمە سلێمانی هێمن کەمال هێمن شەو باش هیچ مەترسیەکەی ئەم شەو لەسەر سلێمانی و دەوروبەری ئەو گەڕەکانی کە ساڵانی ڕابردوو یان لافاوەکانی ڕابردوو ئەو چۆتە ناو ماڵەکانەوانێ و قوڕا و چۆتە ناو ماڵەکانەوانێ ئەوانە تیمەکانی شارەوانی هیچ شتێکی بۆ کردوون مەترسی تەرزە هەیە مەترسی ئەوە هەیە کە بچنە قاتی دوو کارەبای ماڵەکانیان قەتعکەن. بەڵێ خاوەن دیارە وەک دەزانین سکەی هەفتەیە کە شەپۆلێکی بارانبارین تەواوی ناوچەکان هێرێمی کوردستان و شاری سلێمانیشی گرتووەتەوە بەڵام ئەوەی کەیە ئەم شەپۆلە ئەم شەو زیاتر کاریگەریەکەی دەردەکەوێت بە جۆرێک ئەوەی کە شارەزانی کەژناسی ئاماژەی پێ دەکەن ئەگەر یەکتر لە کاژمێردەوە ئەم شەپۆلە زیاتر بەهێز بێت و چڕی بارانیەکە بە جۆرە بێ بە لێزمە بێمە ئەگەری دروستبوونی لافاو بێت لە هەندێک لە گەڕک و شوێنەکانی شاری سلێمانی بەڵام بۆی کێ تیمەکانی شارەوانی سلێمانی بەشی خزمەتگوزاری ئاوکات توی بەرگری شارستانی هەمویان لە حاڵەتی ئامادەباشیدان دیارە هەر لە سەرای دەستپێکی ئەم شەپۆلە بارانبارینەوە تیمەکانی شارەوانی ئامادەکاری تەواویان کردووە شەقامەکان ئەو شوێنانەی منهۆڵ ئەو ئاوەڕۆی لێ هەمویان پاک کردوێتەوە بەردەوامیش لە ئامادەباشیدان بە هەمان شێوەش تیمەکانی بەرگری شارستانی ئەوانیش بە هەمان شێوە لە حاڵەتی ئامادەباشیدانەوەی لە وێنەکاندا دیارە مەسال لە چەمی قلیاسانی دەبینین بە جۆرێک ئاوەکەی زیادی کردووە کە زۆرە بە نزیک بۆتەوە لەو بەرزایە لەو شۆسەی کە هەیە هاوکات هاوڵاتیانیش دێنە ئێرە لێرە جگەلەوەی کە تەسویرە دەکەن و هاوکا وێنەی یادگاری لێرە دەگرن لەگەرچی بەردەوام شارەزانی کەژناسی و لایەنە پەیوەندیدارەکانی هۆشداری دەدەن هاوڵاتیان ئەڵێن بۆ کاری زۆر پێویست نەبێت پێویست ناکات بێنە دەرەوە چکە نەوەک شەپۆلە بارانباری نەبێت بێتەوە کاریەوەی کە لافاوەکە بە جۆرێک بێ زیان بە هاوڵاتیان بگێنێت بەڵام دەبینی هاوڵاتیان هەر بێنە دەرەوە تا ئێساش شەقامەکان قەرەباڵغی هەر پێوە دیارە خۆشبەختانە ئەوەی کە تا ئێستا هیچ ڕووداوێکی نەخوازا یاخود لافاوانە هیچ شتێک دروست نەبووە و کۆڵانەکانی ژەوەی کە ئێوش کۆڵان و شوێنانەی کە پێشتر لە ساڵانی ڕابردوودا ئەگەری دروستبوونی لافاو یاخود لافای لێ دروستبووی لە ئێستادا هەموو ئەمەنهۆڵ و ئاوەڕوانەی کە لەو شوێنانە بوون کە مەترسی دروستبوونی لافاوی لێ دەکرا هەمووی پاک کراوەتەوە و لایەنە پەیوەندیدارەکانیش یاخودەوەی بەرگری شارستانی هاوڵاتیانی ژاگەدار دەکاتەوە لە کاتی بوونی هەر ڕووداوێکی نەخوازراوە و دروستبوون یاخود کۆبوونەوەی ئاو لە هەر گەڕەکێک یاخود لە هەڵ ماڵێکدا پێویستە بەزووی پەیوەندیان پێ بکەن ئەگەر پەیوەندی یاخود ژمارەی تیمەکانی بەرگری شارستانیان دەست نەکەوت دەتوانن پەیوەندی بە ژمارە 100 GCCۆ بکەن بۆی بە زووترین کات تیمەکانی فریاکەوتنی بەرگری شارستانی ئاگادار بکەنەوە بۆی بەزووی بە دەم هاوڵاتیانەوە بچنوە تا ئێستاژەوەی کەیە ئەم شەپۆلە بارانبارینە هەر بەردەوامە لە شاری سلێمانی بەڵام بۆی شارەزان ئاماژەی پێ دەگەن ئەگەر یەکتر لە کاژمێردەوە شەپۆلەکە بەهێزتر بێتتر تا کاژمێر دوی شەو ئەم شەپۆلە زیاتر کاریگەریەکەی دەرەکەوێت و ئەگەری دروستبوونی لافاوی لێپریاگەرچی لە ڕۆژانی ڕابردووە لە هەندێک شوێن ئاو کۆ دەبەوە بەتایبەت لە ڕێگای نێوان تاسوجە بۆ سلەیمانی لە نزیک کەندەکەوە لەوێ ئاو کۆ دەبەوە ئاسەیات چۆ دروست دەبوو بەڵام دەم یەک دوو ڕۆژێ ڕابردوودا هەرزوو تیمەکانی شارەوانی سلەیمانی و شارەوانی تاسوجە هەستان بە پاکردنەوەی ئەو ڕێڕەوە ئاویانەی کە لە ڕابردوودا گیرابوو یاخود چۆنە ئای پێدا تێپەڕ نەبوو دەسا توانین بڵین ئەو شەقامەش بامان شێوە هاوشێوەی ڕۆژانی دیکە هەڵچۆکردن تێیدا ئاساییەوە تیمەکانیش بەگشتیش تیمەکانی شارەوانی و بەرگری شارستانی هەمویان لە حاڵەتی ئامادەباشیدان بۆ ئەم شەو بۆی خوا نەخواست هەر ڕووداوێکی نەخوازای کۆبوونەوەی ئاو لە شوێنێک دروست بێت بە جووی بچنە و شوێنە و
بە هەنای هاوڵاتیانەوە بچن. هێبن سوپاس دەکەم بەڵام دیمەنەکانمان بۆ بگوازیتەوە لە سلێمانی ئۆچمە دهۆک شیروان خدری پەیامنێرمانم لەگەڵا شیروان شەو باش لە کوێی دهۆکیت هیچ مەترسیەک لەسەر دانیشتوانی دهۆک هەیە ئەم شەو سبەینێ؟ خاوەن سڵاف هەلوەت نهۆل بژی نزیکی توتین هەسا نزیکی دەواازەی دەرکەفتنە دهۆکین الڤێرێ باران باریش ئێواری وە بەردەوام هاتان هۆ ماترسین یعنی لافاوە سەر دهۆکی درستی چێ نەبینە یعنی هیچ گەرەکەکە دهۆک ئاف نەچۆن نەمانە دەبترێن الباژر کە دومیز کو کەفتات نەبەرە دهۆک و مووسڵ دەش دەبەرێ فقەتە جەریبا کوردستانی سەر نەحیا فەیدی بەیە وێرێ مال ئاف چۆت نافەندەک ماڵان دەلێ ئەوان هۆل دهۆکی ئەف پەردە هەیە ئەف کوپڕێ زڤرینە گەورنەگرم هادی کابل وێرێ ئۆتۆمبیلن پۆلیسن هاتن چۆنێ هەینە کو ڕێک گرتینە ji bo çendê ku otombil rêket vî pirîda nekeš ber ku av aveke zor çite bin pirîda û motorsiyayeke ku wêrê av mînet otombilê tên çin li vêrê bikevne bin avê de lora jî eva wekû amadekariyên bergiriya şaristanî û dîsa polîsên hatin çûnê û serokatiya bajarvaniya dihokên dîsa jî çendîn gereken din çendîn cihên din ew cihên av lê xirve bêt xawan yanî تیم ئامادە کرێت تیمێن هەموو لاانێ پەیوەنددار پێک بە لە چەندین جێن دۆکن هەوو باران باری ناخۆشە لێ هاتان و هیچ گەرەکەکە دۆکە ماترسی سەرینە بەس ئەو وەکو ئامادەکاری دەخواستێتەکردن دەخواست خەڵکێت کەم تایبژی ئەڤێن سەرڕووباری هشکارۆ ئەڤێن هاتن و چۆن دەرڤی دۆکت کەش بەرکوم ئەو دەواازێن دۆک ئەو دەواازێ چت بۆ دۆمیز چتە بۆ فەیدێ بژمە فرەقە ئالۆکە الوێرێ کوچتە مووسلە الوێرێ ئاف پانکیا ئاف شارع کۆم بووە هاتن چۆن ئەترمێت پیچێکم زەحمەت کەفتە الوێریجی لەورە داخواست بەردەوام تێتەکردن ئەگەر کارێکی فەر نەبێت هاتن چۆنەکەن وەف جێن وەکی ڤێگاڤێژی ئەڤرەکە ژ هاتنەگرتنە و ئاف چتەت بن پرێدا ئەش بۆی چندێک و ماترسی نەکەفتە سەر ژیانەوان شوفێروی خەڵکێت وێری هاتن چێتکەن ئەڤرەکەنەوە هاتنەگرتنە خاوەن بەێ شیروان خدر لە دهۆک هێمن کەمال لە سلێمانی و قارەمان جەوهەر لە هەولێر و لەگەڵمان نابوون سپاس بۆ ئێوە. شارەوانی سلێمانی تەواوی تیمەکانی بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی لافاو خسوەتە حاڵەتی ئامادەباشیەوە. سۆران عەبدوڵڵا لێپرسایی بەشی خزمەتگوزاری شارەوانی سلێمانی قسەی بۆ کورسات نیوز کردووەڵێت تیمەکانی فریاگوزاری خێرای شارەوانی 24 سەعات لە ئەرک و ئامادەباشیان بۆ بەهاناوەچوونی هاوڵاتیان لە کاتی هەر ڕووداوێکی بەپەلا کە بەهۆی بارانی بەخۆڕ و مەترسی لافاوە دروستە بێت. ئەژڵێت هەموو منهۆڵ و ئاوەڕۆکان و ڕێڕەوە ئاویەکان پاک کراونەتەوە تاکو ئەگەری ڕوودانی هەر ڕووداوێکی نەخوازرا بۆ کەمترین ئاست کەم بکەنەوە. ئێمە تیمێکوانەیە تیمی فریاگوزاری خێرای پێڵێن بۆ ڕووداوی سروشتی و ناسروشتی بە سەرپەرشتی ڕاستەوخۆی بەڕێز لەیلاکان سەروی شارەوانی سلێمانی تیمێکوانەیە 24 کاتژمێری بەردەوام لە کارین ئێستا حانەیە کە قسە لەگەڵ جەنابتانەکەم تیمان لە ڕۆژهەڵات و ڕۆژاوی سلێمانی و لای نەخۆشخانەی هیوا و سەر جەمشۆنەکان هەمووی تیمی ئێشەگرمانی 24 سەعاتە لە کارن بۆ هەر چ نەخوازە خوا نەخواساگەر ڕووبات. تیمەکانمان 24 کاتژمێر لە ئەرکدا بین ئێمە لە ڕێی سەنتەری فریاگوزاری خێرا ژمارە 100 هەر هاوڵاتێکی خۆشەویستی شاری سلێمانی هەر کێشێکی بۆ دروست بێت لە ڕێی تیمەکانی سنتەری فریاگوزاری خێرا ژمارە سەکەمە ئاگادارەکەین ئەمە 24 کاتژمێرە لە خزمەتیان نادیژۆ. ئێمە هەموو ساڵە پێش وەرزی بارانباری لە مانگی نوێ سەرچەند بارانەوەکانی سلێمانی پاگەکرێتەوە بۆ ئامادەسازی بۆ وەرزی بارانباری بۆیە هیچ کێشێکی وامانیە لەگەڵیانە. بە یارمەتی هاوکارانم ستۆدیۆی هەشتمان